سڵاو ڕێزێکی تایبەتم بۆ بینەرازەکانی شاشە جوانەکەی کورسا دیوادارم لە شوێنێکم دنیایان ساغ و سڵامەت و دەم بەخەندە بن من بێساران جاسم خۆم زۆر بە خۆشحاڵەزانم کە ئەم شەوی ژاتمەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ پێشەشکردنی بەرنامەکەی خۆتان بەرنامە یارینەوەکان وەکو خۆتانەزانن هەموو شەوانێکی هەینی کاتژمێرنەوە لە شاشە ڕەنگینەکەی کورسات بۆ میوانی ماڵەکانتان بۆ هیوای میوانێکی ڕۆحسووکی لای ئێوە ئازیز و خۆشەویست بم هەروەها زۆر سپاس بۆ کۆمپانیای فەکیر بۆ ئامێرە کارەبایەکان و وەک سپۆنسەری سەرەکی بەنامەکەمان ئەزانی من زۆر کاتان ناگرم بۆ ئەم شەویش کۆمەڵی میوانی زۆر تایبەتم میواناری کردووە بە چاپڵێگە چمە لای گروپی یەکەم با فەرموون مامۆستاگیان یەکەوە خێر مامۆستا کاروان لەگەڵ کاکە لاوکۆی کوڕی یاخوا بەخێ بێن سەر بۆ من زۆر زۆر جێ دڵخۆشیە و شانازیە کە میوان بەڕێزت بەرنامەی خۆتە مامۆستاگیان پێویستیش ناکە ماشەڵڵا لە ساڵانێکی دوور لەژەکە خەریکی مۆسیقا و ئالەتە هەوایەکانی تو ناوێکی دیار و سەرێکی زۆر گەشاوی تو یاخوا تەندروست باش و سەلامەت بی مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووینێمەش قوربان مامۆستاگیان بەخێر بێنێ لاوکۆجیان ئەستێرە و ئەکتەری داهاتوومان هیچ هەوڵت نیاوە بێتە ناو میوزیکەوە هەر حەزی کردو خۆی ئەو ڕچکەیە بگرێت کاکە لاوکۆ زۆر هەوڵ مال فێری بێتە بواری مۆسیقا و گۆرانی و بەڵام وەکو سیرم کرد و وەکو ئاشنایەتی خۆی حەزی لە بواری تەمسیلە لە نواندنە زۆر باش زۆر حەزی لێتی وانەوەکە تەواو کات بەس بەمەرجە بێ و شەرمە فڕێ بە بەڵێن یا لەم بەرنامەیە فڕێ بە مامۆستا تۆ نازانم زۆر باشەوە بنە گروپی ئەی جابینی خۆشمان بێت جابینی خۆشمانی بۆ چییە؟ ئانی بەرامبەرتان بڵێ هەر مۆسیقی مامۆستا خۆشحاڵ بووین ئەی چی دێ بۆیان با زەمیشیان بکەین پێشەوەی دێن وەڵی وای سەرکەوتنیان بۆ خواز کاکە لاوکۆ بە تەواز بیبەنە ئێوە دەستمە پارێزن باوکە تۆزێ نەروێن لێ مامۆستا قوربانە مامۆستا گیان یاخوا بەخێر بێنە بە ساقۆ ئەزانی من با چاپڵێکە چمە لای گروپی دووەم با فەرموون بەخێر بێناخوا چاوەکانمان بەخێر بێناخوا چاوەکان بەخێر بێناخوا کاکۆشەن لەگەڵ کاک داستان گۆرانی بێژ و دەنگخۆش و خوێندکاری کۆلیژی هونەرە جوانەکان بەشی میوزیک وایە لەکەی وەستێکت کە دەنگێن خۆشە لە مەکتەبەوە لە سەرەتایی بووی لە سەرەتایی بووم بەڵێ لە ڕێز دەریانە کردی نا لە ڕیزا گۆرانیم نەوتوە ئەو کاتە ئێمە لە ڕێز دەریانە کردین پێشەوە گۆرانیان پێوتین مامۆستا لەگەڵ کاک داستان دەرچووی کۆلیژی هونەرە جوانەکان بەشی میوزیک لە عادەتی ئامێرە ڕتیبەکان ئامێراڵەتیمەکان و جا چۆلەکەی گشتمەوتیان هەر لە ناو زانکۆی ئێستا وانە ئەڵیتەوە وایە بەڵێوانەی پراکتیکی ئامێرە ڕتیمەکان ئەڵێمەوە لە زانکۆ زۆر باش قوربان کای بەسەرنجی یاخوا بەخێر بن ئێوە بنە گروپی بی جا پێشەوەی ئێوە بێنزەمێکمان کردن مامۆستای گەورەی ئێمە وتی من ئاواتمە سەرکەوە بەس کاک لاوکەوتی نایە سەرەکەوی لیانە بینەوە ئێواڵێن چی من هیوای سەرکەوتنیا بۆ خوازم بەزار ئێمە براوین خۆمانی ناتاڵ هەمیشە بڕنەوە بە خۆمانە مامۆستا ئەوان پیرۆزیان بێ لە ئێستەوە لە ئێستەوە قیچێک ئەم کۆبوونەوەی هەموو شتێکە بۆ ئێمە ئێوانی مامۆستاجان ئێوە بنە گروپی بی بەو هیوای پێکەوە هەمومان کۆمەڵێک زانیاری و ڕێتم و گۆرانی جوان و مۆسیقای کوردی مانگوێ لێ بێت مامۆستاجان بۆ بینەرایزەکانمان چووکەوان شایانی باشترینن زۆر باشە لا ئەمانە دەست پێیەکەوە جۆ بگرین مامۆستا جۆ ئەگرین زۆر باش کاک لاوکۆ چاڕەی باوکەمە بە کێ گۆرانی بوو بە ساڵێ
بوو بە ساڵێ بوو بە ساڵێ مامۆستای عباسی کەمەندی مامۆستای گەورە و نەمەر عباسی کەمەندی. مامۆستا عباسی کەمەندی دەستەکانە خۆش بێ خۆش بێ. ئێمە تێکس دێت کە ڕەنگ بوو لەگەڵی ئادایەکەینەوە باش نییە؟ کە ڕەنگ بوو کاک لەو کۆکە ڕەنگ بوو توانین بیڵی تو لەگەڵ باوکدا تێکسشمان داناوە ئەمە ساڵێکە لە دووری دڵ لە دێوانەکە کەیلا ئەمە ساڵێکە بێ ئارام بە دیداری دیدار کەلیماتەکەی نازانم کاکە لاوکۆ یارمەتی باوکە بە بوو بە ساڵێ بوو بە ساڵێ بوو بە ساڵێ زۆر باشە مامۆستا ناوی گۆرانی بێژەکەتان زانیت و ئەداەکە لە گۆرانی ترا هەیە وڵاتان قەرەبوون بۆ بکەنەوە ئێوە گروپی ئەی بوونە خاوەنی 5 خاڵ پیرۆزە و دەستان خۆش بێت بۆ گۆرانی داهاتوو لێرە لەگەڵ باوکە باشە گوێمان لێ بوو چونکە یەکێ لە مەرجەکان یەکتر بوونەوەیە کە ئەبێ تۆزەی لیقا و تەلەڤیزۆنمانەش باش بێت بتوانیت دیالۆگەکان بڵێ لەسەر شانەوە لە بەردەم کامێرەیە ئەگە دەنگیشی خۆش بێ باشی باشتر ئەو زانیارش مایە کە مقابلەشیان کردی کاکە ئەوە بڵێ کار ئاسانیەکە بۆتەوە کاکە لاکوجان گروپی بی ئامادەن؟ ئامادەین. با جێ بگریت مرت بەگێ زارە بۆ گۆرانێکی ناسک و نازداری ئەم شارە لە کۆشان لە گۆرانەکانی کۆمەرجەیەکی کێ گۆرانی چڕیوە لە کۆمەرجەیەکی لە هەن بڵێ گۆرانەکانی مامۆستا کۆمەرجەیەکێت تا ڕادەیەک ئاوازەکەی بەڵام خۆت خوێندکاری مۆسیقایت گۆرانی بێژیت یەک دنیای ڕسمێ لەگەڵایە نەیزانن ئەزانی چی تێکستەکەی شعری مامۆستای گەورە و نەمەر تێکستەکەیەوە مامۆستا عەبدوڵڵا گۆرانە مامۆستا حەمەی نێرگس مامۆستای نەمەر مامۆستای نەمر و خۆشەویست مامۆستا حەمەی نێرگس زۆر باش ئێستا ئەی چاو چەشنی بازی قەت باش کە ڕەنگ لەگەڵی ئادامێ باشە چاو چەشنی بازی خەفاز هەڵوەرێ پەڕێ کوا باڵەتی ژەکانی نیگای جوانی دڵبەرێ جوانی دڵبەرێ چاو چەشنی بازی قەفەس هەڵوەرێ پەڕێ وە باڵەتی ژەکانی نیگای جوانی دولبەرێ جوانی دولبەرێ وا دووچاوی ماست کوانێ دوو برۆی پەیوەست کوانێ زۆر باشە گروپی بی بوونە خاوەنی 5 خاڵ پیرۆزە دەستان خۆش بێت بەڵام ئەمێ گوێم لە دەنگی گۆرانی یەک شتێک بۆ بڵێیت ئێستا دەزانم تە نازانم ئەگەر مامۆستا شاوکاریت کار لەگەڵ تا بێت باش نییە؟ گۆرانێکی هونەرمەندی خۆشەویست کاگەشتدار زۆر باش گۆرانی چییە؟ شەو دڵم بۆ ئیمشەو دڵم بۆ غەریبان وەکو تەکێ وەڵایە
بەبێیاران چاو لە ڕێگام کوا میوانێ بهاتایە لە ئاسمانی دوودی دەیدا کەمێ سۆزی بڕشتایە لە ئاسمانی دوودی دەیدا کەمێ سۆزی بڕشتایە هەتا ماگیش پێی دەزانێ ئەوەی دڵ بێنەوەیە هەتا ماگیش پێی دەزانێ ئەوەی دڵ بێنەوەیە ئیمشەو دڵم نوقمی داریای خەیاڵێکی بێڕووخاوە وا هەستەکەم ئەم بارانە گەڵا و گوڵی ئەورامانە گەڵا گەڵارگارگ بەسەر شانمە سەماکەن ئەی خات و زین ئەو ڕەنگانە لە ڕوخسارتە یەکماچەکەن ئای بەخێویتەوە دەستەکانتان خۆش بێت لێرەوە ڕێز و سڵاو خۆشەویستیمانەیە بۆ مامۆسای عزیز و خۆشەویست مامۆسا مەش دەروەردیەکێکە لە گۆرانی زۆر تایبەتیەکان لە سەردەمێکی زۆر تایبەتی جوانی شاوتراوە دەستان خۆش بێت مامۆسا گیان بەڵێ لە بڕگەکانی ترا تۆش تۆزێ عەزەتین فوتبال مامۆسا گیان باش گوێ بگرین بۆ گۆرانیەک باش نییە؟ باش تۆزە قورسە گۆرانیەکە بەڵێ هیچێ؟ دەمەیدا دڵێم هیچ سابیر کوردستانیە خوا هیچێ؟ سابیر کوردستانی مامۆسای گەورە نەبن مامۆسا ئای دەستەکانم خۆش بێ زۆر باشە ینی یەکسەر یان ناسێتەوە مامۆسا بۆ ئەداکردنەکەش کاکراو کۆبێ بیت لەگەڵ باشە عەسمان بۆ کردەوە ئەیوانە قوربان مامۆسا گیان لەو دەمەی هاتووە لەو دەمەیدا دڵێم لێیداوە بۆ جوان من دێوانەی چاوی جوانم چاوی جوان لێیداوە بۆ جوان من دێوانەی چاوی جوانم چاوی جوان ئێستا وەڵی تۆنەکەی تۆ دەبەردە دەسەکاتە خۆش بێ مامۆساگیان زۆر زۆر باشە گروپی ئەی بوونە خاوەنی 5 خاڵی تر دەستان خۆش بێت زۆر زۆر باش بوو بەس شعرەکە زانیاری دێی چیە؟ ئەو خاڵشی لەسەر نێرە و زانیاری گەر پێمان بڵێیت تەمەخواوەکو زانیاری نیمە بەزۆنگە گوێم لێ بوو ئەین دائیمی کە زۆربەی تێکستەکانیش هەر مامۆسا خۆی نووسیوێتی بەڵێ بەس بە هەڵە نەچبوو ما بزانم شعری مامۆسا هەیە منە ئەگەر بە هەڵەیان نەڕەش بێت واللهی لەوە ئەچێ زانیاریم نییە لەسەری وەڵا خەریکە زۆر دڵنیابم کە مامۆستا پێ منە خۆم کۆنتڕۆڵیش پێی نەوتم گۆرانیمان ماوە هیچ بۆ گروپی بی زۆر باشە زۆر باشە پامزارە گوێم لە دەنگی تۆ بێ مامۆستا باشە بەرای بەش وەلایە ئەگەر تۆز دەنگ زیاکەن بۆی جۆمان لەوێت دەستەکەم باشتر بێ لە گیناوە هیچ دوانی مامۆسای گەورە مامۆسا تایر تۆفیق زۆر باشە با تێکستەکە بێ دەی بۆشەجێ ئەی گوڵ لەسەر چێڵانت لەسەر چێڵانە بووین بە پاسەوانە بووین بە پاسەوانە لە ترسی بولبولانت بولبولانە
بۆ تۆی گوڵگوڵی سوورم لە تۆ دوورم من مالول بۆ تۆی گوڵگوڵی سوورم خێر بیتەوە دەستەکانی خۆش بێ گروپی بی بوونە خاوەنی پێنج خاڵی تر دەستان خۆش بێت ئێستا هاوشان یەکتر هاتوون مامۆستا جا ئەم دوانە زۆر ڕینن بێدەنگن زۆر نایەنە ناوە پێشوی بسمە ناوبڕەکەەوە بۆچی سۆڵۆیەکی جوانم بۆ هین ناسە ئازان و خۆشەویستان دوورمەکەونەوە بەدەم ئەم سۆڵۆ جوانەوە چینە ناو بڕێک و چانێکی کورت و ئەگەڕێنەوە بەس دوورمەکەونەوە فەرمووە بەڵیازان و خۆشەویستان ئێمە بەردەوامی لە بەردامەکەی خۆتان بەنامە یاینەوەکان بە سپۆسەری کۆمپانیای فەکیر بۆ ئامێرە کارەبایەکان زۆر سپاس بۆ کۆمپانیای فەکیر زۆر باشە ئازان و خۆشەویستان هورەتان چۆنە لاوەرەمان بەرزە باشن باشی زۆر وڵایتر ئێستا یەکسانن مامۆستا یعنی لە بەسیترین بڕگایە بزاننەوە بە یەکسەران ئەوی ترتان پێشتان کرد زۆر باشە چینە بڕگەیەکی ترەوە بە ئیجازی مامۆستا ئەچمە گەڕەکەی ئۆبەر لای ئەمانەوە جارێ باتە پێ بکەم باش نییە ئێستا چینە بڕگەی وشە ساسیەکەوە من چاوەڕێم پێنج خولەکە دەیە ئەتوانن گفتوگۆ بکەن لەگەڵ یەکە باشە گفتوگۆی چی ئەەکە نزیکی لێگەوە تۆ وشەیەک خۆی دوو وشەیە چاڕێکم بێتە سەر شاشە بۆی زیاتر باش لە ئاسۆییەوە بە پێ دەست پێەکات پیتی پێ پیتی جێ هاوبەشە لە نێوانیان 2 4 6 حەوت پیتە ئەو شەکە پێم ئەڵێن ستونەکەش یەکەم پیتی بە جێ دەست پێەکە 4 پیتە وشەکە ناوەڕاستەکەش هێر جێ گفتوگۆکەن 5 خولەکەت هەیە ئێوەش هەمان تەکنیکە بەڵام وشەکە جیاوە بۆ بە چاوڕوونی بۆ حەلەکەمەوە بەس ئەوە تۆزە وەرسی باش تا ئادەی ئەمەە دڵنیای لە خۆت ژیانە پارێزراوە ستونیەکە چییە؟ یعنی ئەبێ کاک بەسەران ئەوە بێ کە ئێوە دەتاناوەیان ڕێبکەوێت تۆ پێم بڵێ جاجم تۆڵی ستونیەکە جاجمە ئاسۆیەکەش پێنج جوێنە بەخوا ترسم بە مەسج بۆیان نردبێت نە بەخۆم خۆم پێنج جوێنی میتر ئەوەش جاشڕەکە تەواو گروپی بیبوونە خاوەنی پێنج خاڵ دەستان خۆش بێ پیرۆزە ئەلای چاک تاقی لێ ئێستا ئەی بژی جا لەبەرەوە بزانم پێشتر خۆتان ئامادە کرد بۆ شتێ پێشەوەی بێمە لای بەرگەکەی نەکەی ئێوە مامۆستا مقامێکی سەفەر وەڵا لەگەڵ مەقامی سەفەر بەڵام با جۆمان لێ بێ زەحمەت مامۆستا گیان دەستان خۆش بێ ماندوو نەبن سەفەرمان پێیەکەن وایە باش
بيريش أجي بصوتنا بلبيدا وغرمو جانا كمان مشتاق صوت شوبان جانا بتسيب منه كالكي كويدا أريه ليلي بانم ليلي أريه ليلي ليلى كالاك بوتم لزيزي ليلي ما يمالاك بوتم لزيزي ليلي ما كي من بامايل ذبيم وابير كردم تاكي من بامايل مامۆستای گەورە هەرکی کێشا بەڕاستی مەقام و بەستەیەکی زۆر زۆر جوان یاخوا دەستان خۆش بێت کاکە لاوکۆ هەر قسەیەک نوکتەیە کورە ئەمامۆسا ئەزەکەم جۆم لە تۆنی دەنگی بێ کوورێکی قۆز ماشەڵا هاتووە ئەوتم زۆر قۆزی مەکەن بعد کاکە ها ئێوە نییە هەلو تا قۆزە کاکۆ شەرمنە بەخوا تۆ شەرمنە وڵایتر کاکە لاوکۆ گیان تۆزە شەرمیەکەی لە منە چێ وا ئاڵن زۆر باشە زۆر باشە ئامادەن مامۆستا زۆر باشە چاوەڕێکەین دوو وشەکەمان پێ بڵێن زۆر باشە مامۆستا گیان ستونیەکە دوو چوار پیتە و دوو پیتیشمان ناونەتێ ینی تر تۆ دوو پیتی ترم پێڵیت بۆی وشەکە تەواو بێت پیتی هاوبەشیان یێ بەڵێ و ئاسۆیەکەش بە ئێ دەست پێکات 2 4 6 حوپیتە ئەو شش کە ئاسوەکەوە بڵم ئاوێنێ کوێ ئاوێنە نە ئەخیرەکەی ئاویش 5 خۆلەکتان هەیە توانن ئاوێنە شەشە ئەم پیتی زیاترە حوپیتە یەک دووشتم پێ بڵێ مامۆستا بۆی هاوکاریتان بکەم ئاسانێکمان بۆ بکەیت نازانم یعنی سەوەی ئەم سەر بەس حرفێکی نووسیوە ئەو سەری هەمووی تقریبا بەتاڵە یەک تۆست تەرکیز و یاری مێشکە ئەمە مامۆستا
وشەم پێ بڵێن ڕۆزی لێکی ستونیەکە بەڵێ. شوێنە مامۆستا لە تو ناوێک دوو شوێنم پێ بڵێ ناویش یعنی بۆ ناو ئەبێت و شوێنیشە یعنی ناوی ئەو شوێنە لە خۆشەویستیا ناوی خەڵکیشی لێ ئەنێن کاکە لاوکەویرەکەرە بە قوربانە هەر شتێکم پێ بڵم بۆ ئەوەی زۆر هاوکاریم کردن ئەمەی کێلێ نییەوە چێ؟ کێلێ نە کێلێش تقریبا ناوی شوێنە ئەبێ بەس لە لای ئێمە ئەوە نیە حەزەکەم ئەوە بێت کە بەڵێ بەڵێ لە شارباژێرە ئەو شوێنە مامۆستا بەڵێ بەڵێ کێلێش ئەبێت بەستر ئێرە ئەزانی وای. شوێ دێرێ خۆی ستونیەکە دێرێ تێرێ بەڵێ بەڵام من یەکەمم هەر بۆ بەڵێ سەحلیایت ئێمە لاوەگە بۆی دڵێ لێمان عاز نەبێت بامەلاکۆ بڵێ ئەمەی- چی بوو بێسەر ئەمەی ئەم هاوکایی سەر نەکردی تۆ یەینەوە سەر ئاسۆی یەکە بە ئێ دەست پێەکە یێ هاوبەشە شوێنێکی زۆر خۆشە گەشتیاریشە ئەوە نییە. چوویت مامۆستا چووی بۆ ئەوێش من دڵنیا ئامێدی ها؟ ئامێدی ئامێدی چەند پیتە مامۆستا ئەوە نییە وایەوە شوێنێکی کوێستانیشە شوێنەکە لای خۆشمەوە ئەو منتیقەی خۆم ئەوە زۆر هاوکاریشم والله وەشە هۆرامان زۆر زۆر هاوکاری ئەحماوە نییە ئەحماوە ئەحماوە نییە نزیک بوویتەوە هەستەکەم ئەحماوە. بەجێ بێگادەوری نیم سەعاتە سەر کە یەکەیتە ئەوێ دەی کاکە لاکۆ لەگەڵ هاوڕەکان تاوان نەڕۆشتون بۆ سەیران هاوینان ئاوێ بڵێ بە سەر. ئاوێ سا ئاوێ سەر. دەستە خۆش بێ وا مەساجان هەر بژی کاکە لاوکۆ کاکە یارمەتیم نایە ئەو وەستان ئەست نەکرد وەستاوی بۆ جێبەکە کە بێت و سەرکەی ئەو وا بوو جێبە و تا ڕۆی تە شوێنەکە لێ معلوم بوو ئەو بەفرا و گوێز و هەوا پاک و خۆشە خۆیاوەتە ناواکەیت کاتە گروپی ئەی بوونە خاوەنی پێنج خاو خۆش بە بەستان خۆش بێوا مەساجان جامێ کاتەکە خۆزمەوە حەزم لە دوودوک دوودکێکە پێ بووی ما مەساجان ئازت شتەین ببوورە ما مەساجان اعتیادی ئەگەر یەک تۆ زانیاری سەرەتاییمان بیتێ بەسەر هیچ کوێە چ جیاوازێکیە لەگەڵ ئەمە هەروکو باڵەبانی خۆمانە بەڵام ئەمە پێڵەن دوودوک هی منتیقەی ئەرمەنستانە تابعێکی تایبەتی خۆیانە بەڵێ. ئەمان هەتا ئەم ئامێرە لە بڵین تەعزیەکانی شانە بەکارێن لە کاتی جەنازە بردنا بەکارێ هێنن دەنگێکی حەزینی هەیە بەڵێ بەس لە لای خۆشپان من بیرم لێ بۆیان باس کردوم ئەمە کە خەڵک چۆ بۆ سەر قەبران و ئەوە بە دەف و وانەی مامۆستا باش بزانێت بەڵێ بەڵێ ئەوە بەڕێیان کردووە بەڵێ بەڵێ. لەناو قوسەکانی دینی ئێمە هەبوو هەر لە ژیلی خۆشمانە خالی خۆش بێ کاک حەمەجزا ئەمە نەما خۆش دەویست ئێمە ینی خالی خۆش بێت تا ئێستا شەر داخێکی گەورەی لە دڵمانە کە ئەمری خوای کرد و برمان بۆ سەرقەبران کۆمەڵێکی زۆر بووین هەمومان بە دەڤلیان و بە دوای ڕۆشتی بە دوای جەنازەکە ئەم ئاوازەی سەکە ئەمە دوورکە ئاوازێکی نەهاوەن عەسفەکەم بڵین شتێکی غەم ناکات تقریبان هی ئەو ناوچەی هەرە ناوچی خۆیان هی ئەو ناوچەی خۆیانە خۆیان. ئەشتوانی شتی خۆمانی پێوێن بەس زیاتر تابعەکەی خۆیانە تامی و ڕۆحەتی ئەوێ نایە بڵێن بەڵێ باش ئازیزان هەر بەدەم ئەم مۆسیقایە چینە وچانێکی کورت و دوور نەکەونەوە ئەگەڕێینەوە فەرمووە
بەڵا زانێمە بەردەوامین لە بەرنامەکەی خۆتان مامەساگەشتینە کۆتا بڕگە بەڵێ وا بزانام لە خاڵی شاوەڕەتان بین نییە ئەمە یەک لاکەرەوەیە وایە باش نییە ئەگەر هەر مساوی بڕگەی بین. کیسەکە ها ئەگەر هەر تەعادل بین و مساوی بین چییە وڵی دەستان خۆش بێ خۆمە هەموو ێ بۆ ماڵەوە و ئاوەسا ئەی چییە؟ دەستم بە درگاکەم لێ بگرن لە بۆ کوێ بیت ها دە باش با بزانین چۆنە بێ نانای شەڵا یەکسان نابن باش نییە ئەو دوعام بۆ کردن زۆر باشە بەڵێ دەکەم تارە دەست پێ بکەم تۆ خەمە دوای چونکە حەزەکەم گوێم لە دەنگیش بێ دەنگم هەر ئاسپێکی زۆر زۆر باش نییە لەن دەنگە زۆر خۆشە شوتومە بەڵام ئەتەسم دەنگم تاوە نەبێت ئیشەڵا ئەوەی دابێت کاک لاکۆ فەرموو لەگەڵ مامۆستای عزیزی ئێمە یەکی سیان هەڵگرن سیان هەڵیە بژێر زۆر باش ئەلێرەوە باش ئەگەر کاک لاکۆ تێت کرد مامۆسایەت شۆ تێگەڵیان تۆ بۆی دیارەکەی باشە تێشە نەکرد ئەو بۆ دیارەکە تۆ نۆشیەکەی باشە کاتیش پەلەمەکە پەلەمەکە تەرکیزکە باشە کەی ئامادەبووی فەر یەک دانە بە تەنها هەرسی چۆم دێگەم یەک دانە ئاوی جارێ یەک دانە ئازان هیچ وەرە ئێرەوە ڕۆما مەستە حەڵاڵی کرد بۆی دیاری کە با دانێک نۆشکە حەزت لە چییە مەدەڵم سۆ زۆر دەڵی دوکاین دانا خاتری گرە هەستەکە بەمە لیمۆیان سێوە بخۆ زۆر خۆشە فەرموو کاگلاوکە بە یەک جار هەمووی هەمێتی یاخواکە تێ بێت فەرموو مامەستا بە چییە هیچ پەلەمەکە تۆ دانێکی بە دیاریکە یەک تۆزی مابووی تۆ ئاشا خیالگارە بۆنکردنی گیانی یەکسەر تۆ بێەوە ئەی بژی مامەستا نازانەوە فەرموو مامە چی ئێستا وڵاوە بەردەمی ئێستا تۆ توانی کێشی بەوەیە ئەو بچێتە لایەوە تەواوە بۆ خۆم ئەزانیشی بەڵێ بوو ئەگەر ئەوەی دەستەوەشی تێکی بە دوو حسێبە ئەمە بێ دوان بخوا یعنی ئەو فرسەتێکی زۆر باشە بۆ تۆ پیای بچین باشە مامۆستا ئەوە جینەکەی ئەمە نیە ئەو کاتە کاتی شەڕەبەردەکە زۆر دەست پاڕ تۆ سەر من حیزیە دەوەرە دەی دارێکی بۆ دیاریکە لای خۆم یەخەکەم خۆرە سەبرار دانێکی بەس با دووبارە نەبێت دووبار نەبێ ئەو خۆ فەرموو کاگلاوکۆ بۆ نیمەکە یەکسەر دەی یەک جار هەمووی هەڵا دەی ژیت چی بوو ئەی وایە شی خۆشمان لایە وەرە مامۆستا زۆر ئاسانە بۆ تۆ ئەگە بیام بۆ سوورەش ئەو بچێتە نای هەربەی من حسابە وایە ئەی نەموتەی چۆن فەقتان چییە گەشتی جوان وت باشە لەو دوای تر دوانەکە وا بزانم وتیانە بێ منیش یەژە دوو خاڵەوە میژە بێ بخۆمەوە سمولی تۆژەکە چەند دانە یەکی منی یەکی یەک دانە یەکی یەک دانە تۆ دانێ ئەو بژێرە بۆ ئەم دانێکیش بۆ من خۆی وایە دوان ناڵایە بەس تەقەی ناکە من ئەمە بۆ تۆ ئەمەش بکات بێساران باش وەرە بۆ چۆڕی تۆ تا دەبچەوە گۆڕا بەس ئەم بۆچی دەیلاو کۆ ببینم کۆتا تیری خۆتەی وەشێنی هیچ پەلەمەکە تۆڵی خۆتی لێ بکەرەوە بەخوانەتێ تۆ لە ئێستا نیە تێ نابێ مامۆستاوانیە فەرموو مامۆستاگانایی تریشی بەرێ بەسەر شەو ئەو خۆ کاکە کاکە لاوکۆ کوڕەکەم بوو بە کەرۆشی مختبەرە منیش خوارەوە بەخۆ دەمە دوای ناتەتەیە تۆزی هەوڵ نایە مامۆستا چی بکەم بارەکەش مەگەڵاگرت نیوە یاگەڵ لێ بوو ئەو خڵتەیەشی دوایوی بم فەحسی کەم بە قورعان بابا مردم داوا دوای هەمووی مخوا بیبی بەلای دکتۆر ئەبێ فەحسی عامی کەم تەواو یەک دانە ماوە کاگداستان فەرموو وەرە پێشە وەرە دوعا کاتەی نەکات ئیشی جوانە بۆگە بۆ دیسانی خۆمەوە ئەرەوەڵا والله وەڵی پارو ئەگری تۆ بۆ لولیەکەی زیاتر بڕڕ جەڵە فەرموو
ئای باوکە گیان ڕای نەهاتە مامۆستا دەی ناگونا حەبام جارە شەرمە بخوا چونکە ئاسان هەستەکەم بۆیان باش خاتری گرتی هەستەکەم بۆیان باش هەمووی کاکە لاوکە مردم بابا یاخوانەش ساغ بێت دەستان خۆش بێت زۆر باشە هەر یەک دانە نەخسەنەوی ماڵە ئەو خۆلەکۆ ئەو کولە وابزانم بەرهەمێکتان ئامادە کردبوو مامۆستا بڵێ لەسەر چاو چی یەکام گۆرانیە مەقامە بەستەیە مقامێکی حیجاز دوێ ئەو بەستەیە دوو ئاوانەکەی جوانەکە ئەی تۆ پێشتر برادرە گۆرانی ودوتی ئەوە ئەڵێمەوە ئەوە ناڵیتەوە والله ما حاضر ما كردوا قالوا لي وش اللي باشە مادامەوە زمان ئامادە کردو حەزەکەی نەمە تا باش مادام ئەمەتان ئامادە کردووە بەستەکەی چێسە جۆجینەوەیە بەسعە باشە مامەسە عەفوم کە قەینا تۆزە گوێشم لە تۆ بێت چونکە تۆزێکی تر بەهارە توشتە خۆی بەخوا باوەڕ ناکەم بتوانین گۆرانێکە بڵێ نیڵم باشە با مقامەکە عەزف کەم باشترە باشە مامەساجان زۆر باشە فەرمووی شوێن ماڵە گەورە سەرە و خوارە ڕۆی بە پێچ و دەورە تۆ بە وێنەی بلووری ئاوی زیندەگی گشاورە زووری بدڵی پڕخەمە ڕۆژی ڕووناکەن لێ کردوم بەتەمە ئەناڵمەڵێم تۆ وەگا بۆ شوێن دەست کردی کردگار وێنەی بۆچ پێم نانوێنی وێنەی فۆتۆگراف وێنەی شیرینی نازدارانی جاو ڕاوەستاوە لەو بانە دەستی لە کامەردانایە ڕاوەستاوە لەو بانە دەستی لە کامەردانایە دەستی لە کامەردانە هەر دڵی کچە سوڵتانایە دەستی لە کامەردانە هەر دڵی کچە سوڵتانایە عەمراکەم چاواکەم
تكبيرا بتويدك هايا مقرب خود راسي بي من لكم دمارا داكايا أقرب خود راسي بي من لو بندد الرزق داكايا كان سليماني خوشا نازني خزنو كاني والله سليماني خوشا جوان كان خسرو دكاني أولا قل سر سنار أي هور دمو بياني عمراكم متشاواكم تكبيرا بتويدك هايا مقربا وكه رازي بيه من خم بفور بانداك يا أقربا وكه رازي بيه من خم بفور بانداك وا بەخێر بێنەوە دەنگتان خۆش بێ هەمیشەتان دروست باش بن مامۆستاژیان چاک عەزیەتمانم ڕۆزانی بە زۆر زۆر تایبەت بەستان خۆش بێ ئەنجا نۆرەی چییە؟ بیبەر خواردن وەرن ثم وصلت والله خوي كاتب والله بڵم چی وانی یەکیسیان یەکیسیان زۆر باشە حەزەکەی مامۆستای گەورە دەست پێ بکەم تو دەست پێکە حەزەکە کۆشن کامانی بچووکە واڵگرە هیچ پەلەمەکە مو يخيا وڵا تەواوە خوا هەرە بەڕاستە بەخورە انا في الاسد خاترمانگرە باشە بۆ قاوەیە وڵای شاک فێر بمە ڕووباوکەم ڕاگەڵ وەڵام ئەگەر فەحسی عام بکەین دوایی مامۆستا مێخەکە ئەی نۆشە بێ ئەمە بیبەری تون بێ جارە بە خۆشاوەکەیتی بەرو مامۆستا سەری توێ مامۆستا تۆڵی خۆتی لێ بکەرەوە خوا باوەڕ ناکەم دەستمەوە ڕازی دیرێکیان کرد لە کوڕەکە و ئەها ئەوەنی نەما وەڵا بە دانێک تریش چی بکەم نۆشکەیت دانێک تری خوا ئەیوە با ئەمە بێ ماڵاوێ خۆشە وەڵایەوە خۆشە لیمۆ نییە بە توێکەڵی لیمۆیە ئافرەتێ بێ کاکەی گیان جگە لەوە تۆ دانیشتێ مامۆستا بڵێ کە هاتە نۆرەی تۆ یەک دانی لێ هەستی یەک دانی لێ توانی سییان بەری دەزانی چی ڕێک پیکابەکە بێنەوەوانە بارەکەی نۆڕێنەوە وای لێکن ئەوەی ئەو سەرە وڵی ئەوە زۆر ناخۆش و بە ئەوە بخواتەوە جارێ ئەوە بەگوێ من ناکەیت وەستە ئەوە بە ئەوە بێ قەچێ ئەوە بە خەڵتەوە هو بيبريت دەتۆ دەی وەڵ هەمووی بڵێ لە بەیانە گۆرانی بۆ ئەڵێم ئەها چاوە لێە بەخوامیش خراپە طبعا من لقلت من ايش بينهم منين ئێستا هەشتارەکەیتەوە نۆرەی کێ بوو سەری منە وەڵام فەرمو مامۆستا ئەمە دووەم دارێ مامۆستاوانێت تۆ بڵێ لەبەرەوەی تەرکیزکە هەلێکی باش لەبەردەستای مامۆستا دەوەڵا بوو بەسییان نازان دەوەڵی ئەو بمەرە تۆ ئەمە دارێک داکۆ بووە اما سجن اوان بو ئەوە باش مامۆستا خەڵتەکەشێت بە سەرچاو سەرچاو یا الله ئافێتێ بێ هیچ نەبووی باش زۆر زۆر گونجاوە عنی هیچ پەلەمەکە خاطر وەڵام شۆفڵی شێوی خاتە ناوێت ئەیجا تۆش دەبوویت تۆ دانت ما مامۆستاوایە بەڵێ ما وصلت خاطرم قلتي توش خاطر ما وەڵی ئەمە بۆ عیبی نییە هذه سروبيه اخو ئەلەمەیانە چەوی تێگەی ئەوە نەدانە بێ هەستەکەمە بێت سینەی تریش بێنن ئەگەر قورعانەوە مەگەر شۆفڵی بێن بیکاتە ناوێت مامۆستا ها زای بیگرە کوێ ئەم بەشەی بیدایەتی نا ناوڕاست ئەگاو لێە یەک تۆز تۆزە بەس ناوە ڕاستی مامۆستا بیکە بێنە بۆ ئەوەی ئێوەڵێنەوە قەناسێ برا خۆگەرا هەموویم کوڕباوکە خواردیەوە ئەگاو لێە ما وصل امو تاخي كدوا ئەرە وەڵا ئاو
ئەوە ناکۆشن ئەمەیان خەفیفترە ئەوە خەفیفترە و بە خەڵتەوەیە تاقیم نەکردووە زان خۆش ئەمەیان لە گەچە چێ نانە ئینشەڵا کەس دادەم نۆشتان بێت هیچتان نەما ئێوە سیانی خۆمەڵاوی سیانی مرسیانە وەڵارەوەڵام دەستان خۆش بێ مامۆستاجی با من تاقیکەمە بزانم دەتوانم بەر کامێرەمانەکەم کرد دەستان خۆش بێت ئەو بیبارەتونە تاقی گەڕێ خواردم زۆر باشە ئێستا با بزانین کۆی ڕانێمە دۆڕین خاڵەکانی ئەم بڕگە چێبراوە و چێتۆڕاوە بێمێنێ هەچی گروپی بێمە بی لە کۆی بڕگەکان توانیان 19 خاڵکۆ بکەنەوە پیرۆزە دەستان خۆش بێت هەروەها گروپی ئەی توانیان 15 خاڵکۆ بکەنەوە دەستان خۆش بێت لە کۆتا قسەیتان بردەسەوەزانی وڵا قەیسەکە پیرۆزیان بێ باشە مامۆستاجیان بۆ من گەورە بووم ڕۆ سپاسەکەم ئەگەر خۆشحاڵ شتێکت هەبێ بووین بۆ بەرنامەکە زۆر خۆشحاڵ بووین وڵا بەرنامەیەکی زۆر خۆشە هیوادارم سەرکەوتوو بی هیوادارم زیاتر گەشەکە بەرنامەکە ئینشاءالله خۆشحاڵ بووین سپاس بۆ ئێوە براون و لەگەڵەوەش کۆمپانیای فەشی نایاڵەوە بەدەستی بە تاڵڕۆنە مامۆستا بڵێ بڵێ کە ڕۆشتۆ یعنی لێو زۆر تووڕە نابن ماڵەوە ئەڵە ڕاستە کوڕەکەمان بیبەری زۆر خواردە بەس خەی ناکە بەدەستی بەتاڵ نادێت خەینە هات پارەی عیادەکە دەربێنێتەوە باش ئینشەڵا ناکاتەوە فەرموو دەستان خۆش بێت دوای سەرکەوتنا بۆ خوازم هەروکو مامۆساوتی بردنەوە گرنگ نییە سەرەتا ئەم کۆبوونەوانە خۆی زۆر گەورەترە لە بردنەوە بەڕاست ئەم جۆرە کۆبوونەوان و ئەم جۆرە بەرنامانی وای سەرکەوتنتان بۆ خوازم هەر هەبن ئینشاڵڵا دەسەکاتە خۆش بێ زۆر سپاسی کانال لە جوانەکەی کورسا دەکەم و زۆر پێ خۆشحاڵیش بووین کە لەگەڵ مامۆستا کاروان و کاگەل لاکۆی کوڕیا لەم بەرنامەیە بێکۆ بووین دەستخۆشی لەگای بەسەرانی خۆشی سپاسەکەم بۆی منیش زۆر جێ دڵخۆشی بوو مامۆستا گەورەتان کردم ئازان و خۆشەویستان زۆر سپاس بۆ ئێوە ئازوو خۆشەویستە تاکو ئێستاکە بە دیار بەرنامەکەی خۆتانەوە بوون هەتاکو هەفتەی ئایندا بەخوای گەورەتان ئەسپێرم سلام علیکم